والله لو باشتر دەست بۆ ئەم پانۆکەیتەوە ئەمان بە شەرەفترین ئیشە بە نسبەتی خۆم ڕۆژی 10,000 هەبێت لەوە باشترە کە بەم ئەو بلێم دیناریان 2 دینارم دەرێ والله هیچ ئیشێکی ماندووبوون نییە بەزێکی لەوەش بژێویشیانەوە بێ هەڵی بۆ بدی مسلمان نابێ بڵێ ئیشەکەم من بە ڕۆژوو نابم چکەمە پەیوەندی بە دین و قیامەتەوە ئینشەڵڵا پای گەورە ڕۆژی مسلمانە قبوڵ کات لەبەر ئیمکاناتم لە بۆ ژنم هێناوە لەبەر نەبوونی ژنم هێناوە ئێرە کەرکووکە دڵی نیشتیمان و شاری ئاگرا نەکوژاوەکان لێرە نەک تەنها زەویەکەی بەڵکو و دڵی مرۆڤەکانیش پڕە لە گەرمای مەردایەتی دەستبار ئەمجارە لە ناو شەقامەکانی ئەم شارە پڕشکۆیەدا دەگەڕێت تا چیرۆکی ئەو پاڵەوانە بێدەنگانە بگەڕێتەوە کە لە نێوان چرخی ڕۆژگار و قورسی ژیاندا تەنها بە دوای نانی سەربەرزانە دەگەڕێت ئەم گەشتە ئەمرۆیە با هاوسۆزی دەستگای خێرخوازی حاجی ئیدریس سوورچی گەیشتۆتە کەرکووک. حاجی ئیدریس سوورچی وەک سەرمایەدارێکی نیشتیمانی هەمیشە سەلماندوویەتی کە گەورەی مرۆڤ لەوەدایە ببێتە دەستبار بۆ ئەو شانانەی باری ژیان پشتی چەماندوونەتەوە. ئەو لێرەیە تا بڵێت کەرکووک لە دڵی ئێمەدایە و ڕەنجی ماندووەکانی پیرۆستترین سەرمایەیە. چیرۆکەکان لای کاتژمێر فرۆشێک دەست پێ دەکەن. لەسەر شەقام مامەیەک بە دیار مێزێکی بچووکەوە کاتژمێر دەفرۆشێت. ئەو کات دەفرۆشێت و باش لە مانایەکەی تێگەیشتووە چونکە ئەو هەموو چرکەیەکی تەمەنی بۆ بژێوی 5 سەرخێزان بەخشیوە. قازانجی ڕۆژانەی تەنها 10,000 دینارە بەڵام لای ئەو ئەم بڕەکەمە لە هەزاران سامانی ناپاک گەورەترە. السلام عليكم باشا مام حاجي وزد باشا صحتك باشا لقال شو كان والله الحمد لله شكر خلقنا قيش غير الحمد لله شكر بروجو ان شاء الله بله قبولك بين بلا روشانه كان سعاده لي والله تبع انا دبشتني بهاجي موتا بينج لا هشتني موتا بينج يا ولدي انا مو نارو بروجو كاشلينا تشي فروش والله بس ساعه می شهر روشانه چند دست کرد؟ والله روزا 8,000 10,000 12,000 15,000 جایی چند کس دست میشه؟ 5 کس بله 5 کس با 10,000 دینار جد؟ والله چی کنم مجبور خلاص سوال کم وای چی وقت الحمد لله شکر تو وينه؟ او تمنى تو هاتوی شك بله لقال روجو قلتنا شو ما باش لا احتاج له كم صالح هلوي قريب والله ايش غيتو بروجو بله ايش خومكم ما عرفت شويه ما ولا زاديه لا خانو كريا خانو لا خاني خوم بس قديمه قايو قشه باش بين بليك بمشي ما عنده بيت خذ ما عنده كيبو معلوم نالكت حسب سعوديه كيك بزماني بروجو نانو حلال يم بو بياخي اي طبعا اقواني بودي نايم وش مرشد بغير حلالي بخيركم وناس مبالي حرام يا بس زيبكم شان صار مشان لا كيف والله قبل عمري تعقدت لحبت وشتو ايش ما عندنا بيتا والله ما ادري شكو الصلاه هي مجبور ما يشكو تقايتين ولا تقايت وقيناك وجاي اذا حد دقني تنامي شتي بس بشي ايش تبي لا مش زيادة او لا بس كمالا بايت خدمي ديال برنامج
دەستبارەوە لەگەڵتین بەرنامەی دەستبار بە هەماهەنگی لەگەڵ دەستگای خێرخوازی حاجی ئیدریس سەرمایهداری نیشتیمانی بەڵێ دیارێکی بۆ دامادە کردووە مام حاجی ئەمە لە پای ڕاو ڕێزلێنانەیە کە تۆ بەو شێوەیە نانی حەڵال پێیاکەی بە زمانی ڕۆژوە کار و کاسبیەکەیت ئەمە هاوکاری نییە بەڵکو ئەمە دیارێکی حاجی ئیدریس سەرمایهداری نیشتیمانی لێرەوە پەیامت چییە؟ ممنون باڵتەواوی حیاتم ماڵا ڕەحمەت لای کوباوکیان یادی خۆم ڕەحمەت لای کوباوکیان زۆر سپاس خوای گەورە ڕزقتدا دەست خۆش بێ زۆر سپاس بەڕێز چاو عربانەیەک تاقە پەناگەی بێدەسەڵاتی پیاوێک پاڵ بە عربانەیەکی سادەوە دەنێت ئەو ناتوانایی کرێکاری ماوە و ناسامانی دانانی دوکانێکی هەیە عربانەکەی تاقە کەشتی مانەوەیەتی لە ناو دەریایی بێکاریدا ئەو بە دەنگێکی پڕ لەو مێدەوە دەڵێت ناچارین بەڵام ئەم ناچاریە نەبووتە هۆیەوەی ملی بۆ کەس بچەمێنێتەوە سلام علیکم شلونی خاڵۆ باشی ئەحواڵت صحتت قربانی سلامت بیا خو الحمد لله والله الاخوان بس يا بیا الحمد لله والله وش انا افروشم او شتانا شانە ئەفرۆشی سفري سفري او شتانا بینم خەریک باچی بە عەربانەکەت پاڵم با کەمی گارمەتیشت بدەم لا يا ڕۆژانە چەند قرباني ساعتم عەربانێ پاڵەوێت والله 5 ساعات تقريبا 5 ساعات. والله هشت بيعني ودرسم شلون ما نيما هاتو تشوكي باشە دينارون يعني شرطة درمانكا خلق درمانكا دكاندار درمانكا بێ بەم شێوە عەربانەکەت باڵێ بوشي ابي بروي بلي بە ڕۆژوو دیشاڵە الحمد لله الاخوان بس يا بيه باشە پێم بڵێ ئەمە ماندوو ناکە بە ڕۆژش بێ 5 ساعت عەربانە پاڵێ بار والله إلاك بي بس شيبك يعني تەمەنەشەوە ماشەڵڵا تەمەنەشەوە والله الاخوان بس يا بيه الحمد لله يجانا ايوه والله مصرف ايوه مال ايوه اي شلون بۆ ئەمیشاکەی مام والله يشتري مان يعني بيناكري يعني دكان كرانا يعني كري دكان كرانا وانا يقران يعني يا عمليه تش ما بيناكري يا هل اما ما بيكري الحمد لله الاخوان بس لەگەڵ ئیشەکەتە مرتاحی والله مزبوري الحمد لله الاخوان بس يا بيه باشە پێم بڵێ لەم نیشەیە کە نان حەڵال پێیەکەی ماندووەبی تا چەندێ مرتاحی چەند ئەس بە سوودەیەکەی والله زورش يعني مشك الصافة درون الصافة خواليت رازية خلق ليت رازية يعني مرتاح إلى أخوابط يا بيه ڕۆژانە چەند ببوو لە ڕۆژانە چەندێکی شەکەی چەندێکی دەستەکەی لە نیشە والله كات يعني فروشتنا يعني روش ويا 8000 بومين روش ويا 10000 مني روش ويا 12000 بومين أو هاي لە هەشتی بەیانی و دەی تێرە عاربانە پاڵەنەی حتا کاتی بەربانگ 8000 دەستەکەی بلى هروني يا والله الحمد لله ژێوی چەند کەس لەسەر ئەمیشەی تو والله خوم وخيزانم يعني كتكشي ميا يعني أول شيء أرمتيانا دمو هروني باشە لەگەڵ ئیشەکەتە حەس بە چیەکەی تا چەند ساڵە میشاکەی میشەمان دميك والله دميك برا والله والله إلاك تكاي صون والله ما عنده يبي زور ما عنده يبي چەند ساڵە میشاکەی والله من هل وقتي خو من لازم يشكم كاسبيكم والله ئێمە لە بەرنامەی دەستبار پایتەخت میدیاین بە هەماهەنگی لەگەڵ سەرمایهداری نیشتیمانی حاجی ئیدریس دیارێکمان بۆ جەنابەت ئامادە کردووە ئەم دیاریە ئەمە هاوکاری نیە ئەمە دیاریە بەڵکو بۆ ئەوەیە کە ڕێزلێنانێکە لە پای مادووبوونی تۆ بۆ خێزانەکەت بۆ شێوەیە کارەکەیت و ژیانیان بۆ پەیدا دەکەیت دەستان خۆش بێ زۆر مەمنونم زۆر سوپاستانکەم خۆی گەورە موفقتان کە یا رەبی چییە بۆ سەرمایهداری نیشتیمانی حاجی ئیدریس چیت هەیە بۆی والله ئەوانە ئەبێ یارمەتی هەموو کەسێ بدەن یعنی نەک ئیلا هەتی و بێ بێوەژن بێ ئستا هەیە ماڵ و مناڵی هەیە ژنیە خێزانی هەیە سیرێکی ئەوانە ئیمکانی نییە کێشەیان هەیە لەگەڵ خێزانی یعنی زروف وای لێکە کێشەیە بێ پارەیان نەبێ توش زۆر شتە بن باشە لێرەوە چی تێ بۆ حاجی ئیدریس سەرمایهداری نیشتیمانی لێرەوە چی پێڵێی کەو دیاری بۆ جەنابەت دەستی خۆش بێ خۆی گەورە موفقێکە ئینشاءالله بیکاتە میزان حەسەناتی ڕۆژ قیامەت حیاتن باش
حياتك دست حياتك بارز قدام ممنون سپاس بارێزی فەرموو چاوە بەڕێز لەسەر شەقامێکی تر پیاوێک بەجەستەیەکی نەخۆش و باری هەشت سەرخێزانەوە ئاو و شیرینی دەفرۆشێت. ئەو کرێچیە و قازانجی ڕۆژانەی تەنها چەند هەزارێکە، بەڵام وانەیەکی گەورەمان فێر دەکات. ئەو دەڵێت چ کەسبیەک لەوە شەڕەفمەندانەترە کە دەست بۆ خەڵکپان نەکەیتەوە. ئەو باری سەرشانی زۆر لەوە گرانترە کە کامێرەکان بیبینن، بەڵام شکۆی زۆر لەوە بەرزترە کە تەسلیمی ئازار بێت. سلام علیکم چۆنی برام باشی بۆزت باشە حياة بسپاسم. لێرە خەریک چیت والله خليك أو حلويات وأو كسرت. چەند ساعت ڕۆژانی شەقی تۆ لێرە والله إلى هشتا وحتى تقريبا بينزوني وبينز أو دورة. والله بە ڕۆژی ئینشاڵڵا أخوة مزاد لەگەڵ ڕۆژەگرت ناچوێت أخوة مزاد روجي جرين ودوروش دبني نخوشي ناتواني زود بروجي بين سكما بالنسبة خوب نخوش شكرمه يا روجي يجرم دوروش نايجرم أبا والله باشە پێم بڵێت ڕۆژانە چەند دەسەکەوێ لە میشەتە والله روجوا هي دي وروجوا هي دوانزي وروجوا هي نيو يتر حسب روجك يا بەسکی چەند کەسی لەسەر لە میشی والله ما لخوا بزاد هش شش من على ما وخوم خزانك مشت هش نفر والله هەش کەس بە 10,000 دینار ڕۆژانە ئاچێتە ڕێوە اي والله هيك كاين اگر ده صلاة اي بتشين تزيب كينان ديلور تشتغل عبر دز بدين هرسولك بيا ما كسابتك باش شرفت له هەمیشە ماندووتی نەکردووە والله ايش نيم ما نديت لقات من روجيا كش ايش هر ما نديوني تيه بس اما ما ندي وكي اويا كنت بس دانشتنو ازي حلوياتك دياليتو دانيتو دانشت او دي ما نديوني كي هاوینانی ژۆ زەما فرۆش والله هاينان او شربت مداناو ماڵت لەکوێ مال ملا فيلخ والله لە خانی خۆتیان لەکرد لا كريسيا والله باشە بم ئاو فرۆشن و باقلاوە فرۆشتە ئیشەکەت زەحمەت نییە ژێوی هەش کەس دابی بکەی بەمە اي والله لو باشتر دز بو ام او بانو كيتوا اما بشرفتنين ايشا بالنسبه خو روجي ده زارم هبه لو روجي ده زارم هبه لو باشترك بمو او بيم ديناري عنده دو دينارم دريا باشە لەگەڵ ئیشەکەتە مرتاحی لاخوا بزاد بها والله چەند ساڵە میشاک والله لا نوت وحوت من هاليرم والله فكانت حكومتي بعثوا من هاليرم باشە کاتێک کە بەم شێوەیە نانی حەڵال پەیداکەیت ئەچتۆ نێ ماڵ ناڵەکەت نانەخۆیت نانەکەت حەڵاڵە ڕستەکەت حەڵاڵە هەست بە چیەکەی والله طبعا بحسب خوشي كي زورك كم تقول رزقك كم حلاله دس مو كسبان نكردو من على كان بس برزي بخي وكردو بە پارەیەکی کەم و قەنەعەتی شتێ قناعات اساسيين تشتغل لبروجيا كقناعات هبه بورسقه شوار مال شي بي بخي وكيت بدوازا زار يا زار بس قناعات نبي وتما حمله ولا بكيت بخوا روشي مليون يكتشبه باش تناكات کۆتایی سەر لە کرێ والله يجيب كاين يتر خوارسقه كي اود داوا بياو هي دولة منو بياو هي فقيرة وبياو هي أبونا بياو هي نبونا غدر خوا سيدا وهر أود هذا صلاة وعبد تانية وخوا قشتي تاقية كاتو بالنسبة لي فقيري ودولة مني کاک ئێمە لە بەرنامەی دەستبار کە پایتەخت میدیا بە هەماهەنگی لەگەڵ دەستگای خێرخوازی حاجی دریس سوچی سەرمایهداری نیشتیمانی ئەم دیاری بۆ جەنابەت ئامادە کردووە ئێمەشەم ئامانەتە دەگەینە دەستی جەنابەت کە تۆ شایستەی ئەم دیاریت ئەمە هاوکاری نییە ئەمە خێر نییە بەڵکو ئەمە دیارەکە جەنابەت شایستەی و دیاری وەکوتم بۆ ئەوەی کە بە زمانی ڕۆژووە بەم شێوەیە کار دەکەیت بژێوی ماڵ و منداڵەکەت پیدا دەکەیت لێرەوە پەیامت چییە بۆ سەرمایهداری نیشتیمانی کاک حاجی دریسوچی والله هروا منش زور سپاسيك من زور سپاسيك هاوكاري قشت هاولاتية فقيرة كات وزور سپاسيكم يترلو زياتر نازان تيبي بليم مالي أواوي ودسي خوش به يني زور به هاوکاری ئێوارە بچنەوە نانێکی باشیش پێ بخۆن و ئینشاڵڵا خوای گەورە هەموو کاتێ ڕست بکات زور سپاس داركم زور سپاس حاجي ديس شكم زور سپاس برنامج خدعان شكم
حياتكم زۆر سپاس حياتكم بەڕێز دەست خۆش نانەواچیەک لە ناو ئاگردا پیاوێک کە دەستەکانی لە ناو گەرمای تاقە پڕۆکێنی سووتانی نان و سەرمای توندی زستاندا قاڵ بوون. ئەو دەیان کاتژمێر وەکو شاگردی ئەم نانەواخانەیە لە بەردەماگردا دەکوڵێت تەنها بۆ دەستکەوتنی 10 بۆ 15,000 دینار. ئەو نانەی ئەو ئامادەی دەکات تەنها نانی بژێوی نییە بەڵکو نانی کەرامەت و سەربەرزیە. بە ڕۆژوو ئینشاڵڵا الحمد لله إن شاء الله لەگەڵی شکارە أخوة بزياد بوريكي برزمانة إن شاء الله الحمد لله نانکردن بەم کاتە و بە ڕۆژوش بووی لە پێناخوای گەورە ماندوود ناکەنشکردن والله ماندوو بین بەڵام إن شاء الله برمان بەرزە خوای گەورە إن شاء الله یارمەتی داوین کە شەوایەکی باشی هەیە یعنی مسلمان نابێ بڵێ ئیشەکەم من بە ڕۆژوو نابم چکەمە پەیوەندی بە دین و قیامەتەوە إن شاء الله خوای گەورە ڕۆژی هەموو مسلمانێ قبوڵ کات. ماندوو نیت زەحمەت نییە میشە ئەرە وڵا زەحمەتە بەڵام إن شاء الله خوای گەورە تاقەتێکی وای پێداوین توانین بە ڕۆژوو بین نابێت بێتەوە کارەوەی کە بەساییشکردنەوە بە ڕۆژوو نەبین. ڕۆژانە چەند کاتژمێری شەکەی بەم مانگی ڕەمەزان ڕۆژانە تقریبا 6 بۆ 7 کاتژمێری شەکەم بەڵێ ماڵە دەچوو بەڵێ هەلا ڕەحیمەوە لەگەڵی شەکە تایە مرتاحی زۆر مرتاح سواز بۆ خۆی گەورە پیاکردنی نانی حەڵاڵ و ڕزقی حەڵاڵ یعنی ئارامی پێبەخشێت ئەبێتە هۆیەوەی کە تۆ چاو لە دەست کەس نەبێت باسوودەیی بنوویت سواز بۆ خۆ. پێم بڵێ کاتێکە ئەم نانە حەڵاڵە پیاکی بە ماندووبوونە کە دەچیتەوە نێو ماڵ و مناڵەکەت ئێوارە پێکەوە نانی حەڵاڵە خۆن تا چەند ئاسوودەی پێبەخشی هەست بە چییە؟ زۆر ئاسوودا بیت کە نانی حەڵاڵ پیاکرد و چیتەوە ناو ماڵ و مناڵەکەت ئەبینیت یعنی ئەوان مرتاحن تۆ مرتاحیت یعنی واد لێ کات بە ئاسوودەی بنویت یعنی بەڕاستی زۆر ڕاستیان تۆ دەستی ماندوو لەسەر سکی تێرە چەنە هیلاک بیت چەنە ماندوو بیت کاچی تۆ ناو ماڵ و مناڵەکەت ڕزقی حەڵاڵت پیا کردووە وازانی هیچیشن نەکردو وازانی هیچ هیلاک نەبوویت ماندوێتی دیار نامینێت. ڕۆژانە چەندێک پەیدا دەکەی لە میشە؟ وەڵی 10,000 بێت 15 بێت و 20 بێت گرنگەوەی نانێکی حەڵاڵ پیاکەی تر چەندە بێ ڕۆژانەکەت گرنگەوەی تۆ بە ئاسوودەی بنویت گرنگەوەیە چاو لە دەستی کەس نەبێت پارێکی حەڵاڵ بکەیتە ناو ماڵ ماڵەکەتەوە ڕزقی حەڵاڵیان بدەیتێ. بەنامەی دەستبات لە پایتەختەکەەوە بە هەماهەنگی لەگەڵ سەرمایه‌داری نیشتیمانی حاجی دەسوچی ئەمە هاوکاری نییە بەڵکۆمە ڕێسەیرانێکە بۆ جەنابەت لەپایەوەی کە بەو شێوەیە کار دەکەیت بۆ مانگی پیرۆزی ڕەمەزانە بە زمانی ڕۆژووە کار دەکەیت بۆ ئەوەی کە ڕزقی حەڵاڵ بە عەرەقی نەوجەوانی خۆت پەیدا بکەیت بۆ ماڵ و منداڵەکەت ئەمە دیاریە لەلایەن بەڕێز حاجی دریسوچی سەرمایه‌داری نیشتیمانی پێم بڵێ لێرەوە پەیامت چییە؟ دەستخۆشی لێکم زۆر سپاسێکم خۆی گەورە ڕزق و ڕۆزی ئەو بەسەر ئەوە بەرەم بەسەر هەموو مسلمانە ببارانێت ئینشاءڵڵا خۆی گەورە بێتە هۆی ئەجر و پاداش بۆ قیامەتی ئینشاءڵڵا ماڵیا بێت سپاسێکین دەستی ئەوەش خۆش بێت سپاس کەناڵەکەتانەکەین. پەیامت چییە بۆ پایتەخت میدیا؟ دەستخۆش لە کەناڵ بەڕاستی جێگەتان دیارە لە گەروکە لە هەموو شوێنەکە هەن یارەبی خۆی گەورە دەست بەداڵتانە بورێت هیواداری سەرکەوتوو بین ئینشاءڵڵا. ماندوو نەبی دەست خۆش هەر بەشی مەردایەتی لە لووتکەی ئازاردا کۆتایی چیرۆکەکانمان لای پیاوێکی خاوەن پێداویستی تایبەتە. ئەو دەبوو لە ماڵەوە پشوو بدات بەڵام قورسی ژیان وای لێ کردووە ببێتە مەرهەم بۆ خێزانەکەی. ئەو تەنها خۆینا بەڵکو دوو خاوەن پێداویستی تریش لە ئەندامانی خێزانەکەی بەڕێوە دەبات. ئەو پیاوێکی مەردە کە بە تەنها باری خۆی و چەندین کەسی دیکەی خێزانەکەی لە کۆڵ گرتووە و ڕێگە نادات ناومێدی ڕووی تێبکات. کاکە چۆنی؟ باشی؟ حەزت باشە؟ سەحەت باشە؟ با دوو قسە بکەین. پێم بڵێ خەریک چی دێرە؟ وەڵا خەریک ئیش و کەسابەتی بەڵێ گوێز ئەفرۆشی؟ گوێز دەفرۆشین و هەماڵێکی جر بە حەسەب ڕۆژەکە ئیشتەکە بێ ڕۆژانایکەی. باشە پێم بڵێت بۆ میشاک وەڵا بۆ بژێوی ژیان تەوە ڕۆژانە چەند دەسەکەوێت لە میشاک؟ وەڵا ئێستا بە تاحدیدی بکەم ناتوانم تاحدیدی بکەم بەس ڕۆژەیە 12 ڕۆژەیە 15 ڕۆژەیە 5 ڕۆژەیە ئەمەیان هەنیە بێ حەماڵی بکەیت حەسەب ڕۆژەکەتە.
ئەوان پێداویستی تایبەتی تووە حەماڵیش بەڵێ بەڵێ قورس نییە ئیشکردن مامانیم چەند کەس دوو کەس دیکە لە خێزانەکەش ماوان دوو کەس دیکەش بەڵێ ڕۆژانە سعات چەندی بۆ ئێرە کێ ڕۆیتەوە وەڵا ڕۆژانە سەعات حوتی مایی من ئەگەمە بازار با بینسە ئەندە ڕۆژەی کۆتایی ڕەمەزان کاتێکە گەمە ماڵ سەعات 12 یەکیشەوە ئیتر یعنی بۆ حەسەب ئیشکردنا ئەوەنێکەوە خەڵک لە بازار هەبێنە شەوڵدەین دوو دنیا پێیاکەین شەکە تایە مرتاحی الحەمدلله پێی قەنەعەتمان پێی پێشترین ماندوونیت وەڵا هیچ ئیشێک بێ ماندووبوون نییە بەزەیتی لەوەش بژێویشیانەوە بێ هەڵی بۆ بدی هیچ ئیشێک بێ ماندووبوون نییە لەم ڕۆژەیە هەموو ئیشێک ماندووبوونی تێ تو حسابەوە بکە لە سەعات حوتی بیانەوە بۆ 12 شەو یەکی شەو یعنی زیاد لە تقریبا 13 سەعاتەکە تو مستەمرۆپاوی بەناو ئەم بازارە گەورەیە دەیت و ئەچی یعنی شوێنە سابەتش نییە هەتا لێ بوەستی سەم سوتفە وەساوم لێرە عارەبانەکەت پاڵن عالەوانەکە پاڵن ێ سوڕیتەوە ئەچە سەرشەکە ئەچە جووت قاوە ئەچە شەرع جمهوری شوێنە سابەتر نییە برام تۆ خاوەن پێداویستی تایبەتی ئەوە مگوێزە بۆ عارەبانەیە پاڵەنەیت ماندوو ناکە بە ڕۆژە وەڵام ماندوو دەکە وەڵا بەرەوەڵا کاتێکە ڕوویتەوە ماڵ کاتێک دانیشیت هەموو گیان هاوارەکە وەک ئەوە لەناو پرۆشکەی غەڵوو زاوی لەبەر هیلاکەتی ئاروەڵا ئاروەڵاگەیتە ماڵ نهانەکەتە خۆی ئیتر ئەوە ئازانیت لێکەوی ئاگەل ئەمن نییە ناوی دێ بەتەڵ بدەنە باسە تا بەخەبەر نایی چەند کەس لەسەر میشەیە 5 کەس بەڵێ لە خانووی کرێیان خانی خۆتە خانی کرێ خێزانداری جەناب نا خێزاندانیم وا لەبەر بەئیمکانەتی هێتا سەر ژنم نێنەوە لەبەر چی؟ لەبەر ئیمکانەتم لە بۆ ژنم نێنەوە لەبەر نەبوونی لەبەر نەبوونی ژنم نێنەوە لە مرۆژە ئەگەر شتێک پارەت بەدەستەوە نەبێت و یان ئیمکاناتێکی باشە نەبێ زروف یعنی ماڵ و مناڵ بەخێوکردن ئاسانیە گاڵتە نییە چەند ساڵە ئیشەکەی وەڵام منەوە بەفکرم بێ عونم 4 ساڵ 5 ساڵ بۆ لە بازاڕم ئێستاوە تقریبا 32 ساڵ ئەمە لە بەرنامەی دەستبار لە پایتەخت میدیا لەگەڵتین کە بە هەماهەنگی لەگەڵ سەرمایهداری نیشتیمانی حاجی دیسوورچی دیاریەکیان بۆ بەڕێزت ئامادە کردووە ئەمە هاوکاری نییە بەڵکو ئەمە دیارێکە لە پێناو ئەوەی کە تۆ شایستەی ئەم دیاری خاوەن پێداویستی خۆتەوە هاتووی عارەبانە پاڵەنێت ماندووە بیت بژێویشیانت پیدا دەکەیت بە حەڵاڵی الحەمدولله پێم بڵێ لێرەوە پەیامت چییە بۆ حاجی دیسوورچی سەرمایهداری نیشتیمانی من لێرەوە سوپاس کاک حازریەکەم خوا گەورە ئومیدێشکە خوای گەورە دەست بەڵێ بگرێ یاڵی خوای گەورە هەزار ئەوەنەی بۆ قەرەبوو بکاتەوە چیت هەیە بۆ پایتەخت میدیا کە کەسانی وەکو ئێوە شایستە دەدۆزینەوە کە شایستەی ئەم دیارەی حاجی دیسوورچی بن وەڵا دەستخۆشی ئێوە شەکەم تەبعەن ئەگەر کاک حاجی ڕاستە وەسیلەیەکە بەڵام ئێوەش وەسیلە دیکەن کەوا توانن بەیەکەوە ئەمە هەمانگیە تەواو بکەن ئەوەی ئێوە شەیکەن یعنی ئەمەش بۆ خۆی خێرێکە یعنی بۆ ئەم دنیاتان و ئەوش دنیاتان ئیشەڵا مامێت لە جەزای قیامەتتان چاوەکەی من حیاتەکەی من دەست خۆش زۆر سوپاس کاک بەڕێزی برام کەرکووک پێیگوتین مەردایەتی لێرە لە ناو خوێندایە دەستبار لێرەیە تا ببێتە پارچەیەک لەو ئارامیەی کە ئەم دڵە ماندوانە شایستەی سوپاس بۆ حاجی دیسوورچی کە بۆتە هۆکاری ئەم زەردەخەنە پڕ لە کەرامەتانە خواتان لەگەڵ